خوای گەورە و میهرەبان ئایزانی جێوار سڵاوتان لێبێ من دەمەوێت ئەمڕۆ سەردانی یەکێک لە ئەشکەوتەکانی تری کوردستان بکەم کەوا لە مێژووی ئەتوانم بڵێم کوردستانە بە یەکێک لە جێوارە مێژوویەکان بە یەکێک لە ئەشکەوتە ناودارەکانی کوردستان ناودەبرێ ئەویش ئەشکەوتی جاسەنەیە بێگومان ڕەنگە بەشێک لە مێژوونووسان شوێنەوارناسان گوێیان لە ئەشکەوتی جاسەنە بوو بێ یا خود ناوی جاسەنەیان بەرگوێ کەوت بێ ئێمە ئەمڕۆ دەمانێت بزانین جاسەنە لەکوێ کوردستان هەڵکەوتووە مێژووی ئەشکەوتی جاسەنە بۆ کە یەگەڕێتەوە شکل و پێگاتی ئەشکەوتی جاسەنە چۆنە کۆمەڵێک چیرۆک و داستانی خۆش لەسەر مێژووی ئەشکەوتی جاسەنە و شوێنەواری ئەشکەوتی جاسەنە هەیە بۆ هیواین هاوڕێ و هاوسەفەرمان بن من ئێستا لێرەم لە بەردەم ئەو دەربەندەیان کەوا ئەشکەوتی جاسەنەی لێیە دەڕۆم بەلای ئەشکەوتەکە و ئێوەش هاوکار و هاوڕێ بن. بەڵای زان ئەگەر باز لە هەڵکەوتی جوگرافیایی ئەشکەوتی گوندی جاسەنە بکەین خۆی ئەشکەوتی گوندی جاسەنە لە ناوچەی سوورداشە و ئێستاکە لە ڕووی ئیداریەوە سوورداش ناحەیە ئەکەوێتە پشتی یان با بڵێن پشتی گوندی جاسەنەی کۆن و هەروەها کانی خان کە ئێستاکە ئەگەر بێت و لە سلێمانیەوە بۆ دوکان بی لە شاڕەی نێوان سلێمانی دوکان لە جادە قیرەکە بە دەستە ڕاست لا دەدەی لە ڕێگەی جادەیەکی قیرەوە خۆشبەختانە بۆ کراوە هەتاوەکو دەگەیتە بەردەم ئەشکەوتەکە دەگەیتە بەردەم ئەم دۆڵە لە دامێن و لە باوەشی زنجیرە چیاکانی پیرەمەگرون لە سەرەتای ئەم دۆڵەیە دەبینین ئەشکەوتەکە لە دەستە ڕاستی دۆڵەکە هەڵکەوتووە ئەمە لە ڕووی جوگرافیایە واتە ئەشکەوتی جاسەنە سەر بە گوندی جاسەنەیە لە ناوچەی سوورداش لە نێوە لە پارێزگای سلێمانی توانین بڵین 50 کیلۆمەتر بە باکووری تا ڕادێک خۆر ئاوای پارێزگای سلێمانی دەکات دوورە لە سنتەری پارێزگای سلێمانیەوە و ئەم ناوچەیە بە جۆرێک ناوچەیەکی شاخاویە ناوچەیەکی پەنایە بۆیە سوودیان لەم ئەشکەوتە وەرگرتووە شوێنی جوگرافیایی ئەشکەوتەکە لەبار بووە لە کۆندا هەر ئەمە شەوای کردو ئەم ئەشکەوتە جیاواز بێ لە کۆمەڵێک ئەشکەوتی تر مێژووی بۆ دروست ببێ کۆمەڵی وێزگەی ژیان لێرەیە هەبوون کۆمەڵێک داستان و چیرۆک لێرەیە هەبوون وای کردووە کەوا ئەم ئەشکەوتە بێتە ئەشکەوتێکی مێژووی بێتە ئەشکەوتێکی با بڵێن چیرۆکی لەسەر دروست بکرێ ژیانی لێرە بووە وای کردووە کەوا ئەشکەوتەکە بێتە جێگەی سەرنج ئەوەی کە زۆر گرینگە لە ڕووی جوگرافیاییەوە تامان ئەم ئەشکەوتە لە سەرەتای دۆڵەکەیە ببینین ئێمە شاخی گۆمە ئاسێمانەیە کەوا لێرەیە شاخی بیاخود بزنەڕێ کۆمەڵێک گوندیش کە لێرەوە ئەتوانین لەم دۆڵەوە کە ئەچێتە لایەن شێخباخ لە بەشی سەرەوە کۆمەڵێک گوندی تر هەیەکەوە ڕێڕەوێکە سەرەتای ئەو دۆڵەیەکەوا لێرەوە بۆ سێکانیان کەوا لەسەرەوەیە ئەمانە وەکو بەستنەوەیەکە سەرەتای ئەم دۆڵەیە لە کۆندیشا وەگە بزانن ئەشکەوتی جاسەنە کە دواتر لە مێژوویە من دەمەوێت زیاتر قسە لەسەرەوە بکەم کە بۆ لێرەیە گرنگی هەبووە تە جوگرافیای ئەشکەوتەکە لەبار بووە کەوا بەتایبەت شێخ مەحموودی حەفید کەوا لە دوای دروستبوونی کۆمەڵێک ئاڵۆزی سوود لەم ئەشکەوتە وەرەگرێ بەدەر لەوەی وەکو ئەشکەوتێکی سروشتی جوگرافیایەکی لەباری هەبووە ئاوێک بە بەردەمیا دەڕوا و هەروەها زۆر کەنارە و هەڵکەوتە جوگرافیایەکەی ئەشکەوتەکەش وای کردووە هەم ئاسانە توانی پێی بگەیت بۆکو زۆر زەحمەت نییە هەمیش کەسێک ئەگەر لە دەرەوەی ئەشکەوتەکە بێ لە دەرەوەی سنوورەکە بێ بە ئاسان ئەم پەناگەی بۆ نەدۆزرێتەوە ئەم پەناگەیە نەبێت بڵێن کەشف نەبێت لە لای ئەوانەی کەوا سوودیان لێ وەرگرتووە واتە بە شێوەیەکی گشتی جوگرافیای ئەشکەوتەکە جوگرافیایەکی زۆر جوانی هەیە لە ناو دڵی ئەم چیانەیە زنجیرە چیاکانی پیرەمەگرون زنجیرە چیایەکی زۆر با بڵین زۆر سەختن ئەمە ژوای کردووە کەوا لە کۆنەوە تاوەکو ئەمڕۆژ پەناگەیەک بن لە حاڵەتە ناهەموارەکانە بەتایبەت لە کۆندا لە زروفە سیاسیەکانە سەربازیەکانە سوودیان لەم نوع پەناگەی و نوع شوێنانە وەرگرتووە وەشکەوتی جاسەنەش لە زمانی ئەو زنجیرەی لە مێژووی کوردستانە کەوا هەمانە سوودێکی زۆر باشی لێوەرگیراوە وە خۆشبەختانە جوگرافیاکەی ئێستاکە لەبەرەوەی خزمەتگوزاری بۆ کراوە چەندە بەداخەوە بەشێک لە تابلۆکان شێوێنراون بەشێک لە ئەو ئاماژانەی کەوا گەشتیاران مێژوو دۆستان شوێنەوارناسان دەگەێنێ بە مەشکەوتە کەمێکی تێک چووە بەڵام لە ڕێگەی جادەی قیری نێوان سلێمانی دوکان ڕاستەخۆ لە دەستەڕاست لە سلێمانیەوە بۆ دوکان بە دەستەڕاست دەتوانی لە ڕێی جادەیەکی قیرەوە هەتاوەکو بەردەم
ئەشکەوتەکە بێ لەوێ گۆڕەپانێکی گەورە هەیە ئۆتۆمۆبیلی ئەو گەشتیارانەی دێن لەوێ ڕادەوەستن و دواتریش گەشتیاران دێن سەردانی شکەوتەکە دەکەن لێرە بە تایبەت لە یادی ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی و کۆمەڵێک بۆنە کە پەیوەندیدارە بە شۆڕشەکانی شێخ مەحموودی حەفیدەوە لێرە دێن یادەکان دەکەنەوە بۆنەکان دەکەنەوە بۆیە ئەتوانین بڵێن ئێستا کە ئەم ئەشکەوتە سروشتیە مۆرکێکی نیشتیمانی وەرگرتو ناوێکی دیاری شوێنەوار و زنجیرەکانی مێژووی کوردستانە. ئەگەر باس لە ناو مێژووی ئەشکەوتی جاسەنە بکەین بێگومان لە فەرهەنگی شوێنەوار و مێژوو و تاریخی کوردستانە ئەشکەوتی جاسەنە هەر بە ناوی جاسەنەوە بەناوبانگە وەکاری کەشی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوام نزیکترین گوند یاخود لە کۆندا دانیشتوانی گوندی جاسەنەکەوا لێرەیان بەکارهێناوە یاخود لێرە ئەو ناوە هەر بە ناوی گوندی جاسەنەشەوە چکە جاسەنە پێشەوەی ئەشکەوتێک بێ گوندێکیشە گوندی جاسەنە بە هەمان شێوەکە لە ناوچی سوورداش هەیە ئەویش گوندێکە نزیکترین ناوچی ئەم ئەشکەوتەیە بۆیە لە ڕووی ناوهێنانەوە ئەم ئەشکەوتە بە ئەشکەوتی جاسەنە ناو دەبرێت. ئەگەر باس لە گرنگی مێژووی ئەم ئەشکەوتە بکەین بێگومان پێش هەموو شتێک بەشێکی زۆری ئەو ئەشکەوتانەی هاوشانی ئەشکەوتی هەزار مێد و زەرزی و شانیدەر و هەروەها بێتەوە جاسەنە ئەمانە ئەشکەوتانێکی سروشتین تەبیعەتی حاڵ کاتێکەوە ئەم دنیاە بەم شقڵێکەوە شێوەیە شقڵی گرتووە کۆمەڵێک پەناگە و فەراغی سروشتی لە دڵی چیاکان ئادروزون کە پێیان وترێ ئەشکەوت بەدەل لەو ئەشکەوتانەی کەوا بەدەست تاشراون واتە دەستی مرۆڤیان تێدایە ئەمانە نەخێر ئەشکەوتێکی سروشتین پەناگەیەکی سروشتین بەڵام لەبەر هەلومەرجی گونجاوی جوگرافیاییان و لەبەر ئەو کۆمەڵە حەدەسەنەی کەوا لە مێژوودا لە نزیک و لە چواردەور و لە ناوچەی جوگرافیایی ئەم ئەشکەوتانە ڕوویداوە لە سەردەمانێک لە سەردەمانەکانە بەکارهێنراون بوونەتە وێزگەیەکی ژیان ئەمە ژوای کردووە ئەو ژیان بوونە لە مێژوو لە ڕابردوودا مێژوویەک بداتە ئەم ئەشکەوتە دەنا ئەشکەوتی جاسەنە و هاوشێوەی زۆربەی ئەشکەوتەکانی تری کوردستان ئەشکەوتێکی ئاساییە بەڵام ئەوەی کەوا جاسەنە و هاوشانی ئەشکەوتەکانی تری مێژووی کوردستان لە ئەشکەوتە ئاساییەکانی ترجیا دەکاتەوە نەبوونی ئەو مێژوویەکەوایە نەبوونی ئەو وەزگە ژیانەیەکەوا لە ئەشکەوتانە بووە بەڵام ئەشکەوتی جاسەنە بە تایبەتی تر بەدەر لەوەی کۆمەڵێک مێژووی کۆنی هەیە و وەروا ژیان بوونی ناوچەکە وای کردووە لە کۆنەوە بەکار بێت وەکو پەناگەیەکی سروشتی و ڕەنگە ئەگەر هەڵکۆڵی نیزانستی لە بەشەکانی بەشی ژێرەوە مەشکەوتە بکەیت ڕەنگە ئەسکۆپەیکەری کۆمەڵێک مرۆڤانی زوو بدۆزرێتەوە هاوشانی زۆرێک لەو ئەشکەوتانەی ترکەوا شوێنە جوگرافیاکەیان لەبار بۆ وێزگەی ژیان بوون بەڵام بە دیاریکراوی گرنگترینی ئەو ئەشکەوتی جاسەنە گەڕێتەوە بۆ سەردەمی مەلیکایەتی کوردستان شێخ مەحموودی حەفید لە 1923 بە تایبەتتر لە ساڵی 1923 کەوا لە سلێمانی دەبێت ئەو کاتە حکوومەتی ئینگلیس لە ناوچەکە لەگەڵ شێخ مەحموود دیسانەوە دەکەونەوە کێشمەکێشمی سیاسی و هەوڵ دەدەن شێخ مەحموود لە کاری سیاسی دوور بخەنەوە شێخ مەحموودیش لەگەڵ دەسەڵاتدارێتی ئینگلیزەکان ملنادا شۆڕشیان درژ دەکات لە بەرامبەریان دەوەسێتەوە بۆیە لە مانگی ئازاری ساڵی 1922 ئینگلیزەکان تۆبارانی سلێمانی دەکەن حکوومەتەکەی شێخ مەحموود و دار و دەستەکەی و هاوڵانی شۆڕژگێڕانی هاوشانی سلێمانی چۆڵ دەکەن دێنە ناوچەی سوورداش وەک گوتمان ئێرە لە ڕووی جوگرافیاییەوە تقریبا 50 کیلۆمەترێک لە سنتەری شاری سلێمانی و دوورە لەسەر جادەی لە نێوان دوکان سلێمانی قەزای ئێستەی دوکان بەم شێوەیە گونجاوی شوێنەکە وای کردو شێخ مەحموود سەرەتاکانی مانگی سێدێتە ئەم ناوچەیە ئەوەی کە زیاتر ئەم ئەشکەوتەی ئەتوانین بڵێن لە مێژووی کوردستان و بە تایبەتی تریش لە مێژووی کاری مێدیایی و کاری ڕۆژنامەگەری گرنگی پێدەدا شێخ مەحموود دوای ئەوەی کەوا سلێمانی بەجێ دێڵێ لەگەڵ ئەو ستافە هاوڕێی کە لەگەڵی دەبێت دێنە ئێرە ڕۆژنامەیەک یاخود چاپخانەیەک کەوا لە بەلەدیەی سلێمانی دەبێت لەگەڵ خۆی هاوڕێ لەگەڵ کەلوپەل و ستافەکەی دەیهێنێ و ئەلەم ئەشکەوتەیە دایدەنێ لەم ئەشکەوتەشە لەبەر ئەشکەوتێکی گەورە بۆ ستافەکەی لێرە بووە و وەگەرمەی شۆڕشە و نیزاع لەگەڵ ئینگلیزەکان هەیە بۆی دەنگی شۆڕش دەنگی سەدای ئازادی خوازی ئەو کاتێک کوردان کب نەبێتەوە لێرە گۆڤار ڕۆژنامەیەک دەرەکا بە ناوی ڕۆژنامەی بانگی حەق ئەمەش وەکو یەکێک لە قۆناغە درەوشاوەکانی ڕۆژنامەی گەرچی ژمارە ڕۆژنامەکان کە من پەڕی ڕۆژنامەکان کە من بەڵام لەو قۆناغە سەختەیە سیاسەکانی کوربیان لەوە کردوێتەوە مێدیا واز لێ نهێنن دەنگی
دلێری شۆڕژگەران واز لێ نێنن گرنگی بە بواری ڕۆژنامەنووسی و ڕۆژنامەگەری بدەن ئەلێرە ڕۆژنامەیەک دەردەکات بە ناوی ڕۆژنامەی بانگی حەق و ئەو ماوەیەی کەوا شێخ محمودی حەفید لێرە دەبێ ئینگلیزەکان زۆر هەراسان دەبن پێیان نادۆزرێتەوە دەرەقەتی نایەن پێکوان کۆنتترۆل ناکرێت چکە شوێنەکە زۆر پەناگەیەکی سروشتی گونجاوی باشە ئەشکەوتەکە ئەشکەوتێکی زۆر گەورە و گرنگە بۆیە لەو کاتەوە ئەم ئەشکەوتە وەکو یادگارێکی شۆڕژگەڕانی دەورانی شێخ محمودی حەفید لای ڕۆژنامەنووسان لای شوێنەوارناسان لای سیاسیەکان لای نیشتیمان پەروەرەکان لای شوێنەوارناس و مێژوو دووستان بۆتە جێگەی گرنگ و بایخ و بۆتە جێگەی گرنگی پێدان و سەردانکردن و یادکردنەوە هەتا کۆمەڵێک یاد و بۆنە لێرە یاکرێتەوە لە دەواازی ئەشکەوتە یاکرێتەوە بەتابەت یادەکانی ڕۆژنامەگەری و یادەکانی شۆڕشەکانی شێخ محمودی حەفید دوایەوە کە شێخ محمودی حەفید لە ساڵی 1920 با بڵێن دوو کە لێم ناوچەیە بە ئینگلیزەکان هەر بەردەوام شیراع و ناڕەخیانە بێ ئێرە چۆڵ دەکا بۆ ناوچەکانی پێنجوێن دەڕوا ئەو ماوەکەمەی یان ئەو مسافەی کەوا لێرە بووە بۆتە مێژوویەکی پرشنگداری بۆ ناوچەکە بەگشتی و بۆ بەتایبەتیش بۆ ئەم پەناگە سروشتیە کە پێوتی ئەشکەوتی جاسەنە ئەو ماوە مێژوژیانەی شێخ محمودی حەفید و هاوڕێکانی و بوونی ڕۆژنامەیەک لێرە و ئەو بزافە شۆڕژگێڕەیەکەوە لەو سەردەمەیە لە ساڵانی 1922 کەوا لێرە لە دژی ئینگلیزەکان هەبووە بووەتە مێژوویەکی پرشنگدار بۆ ئەشکەوتی جاسەنە و بۆ ناوچەکە و بە ئەم ڕۆژەوە خەڵکانێک بەتابەت تیمەکانی شاغڕەویەکان ئەو خوێندکارانێکەوە وەکو تیم دەردەچن یەکێک لەو شوێنانەی سەردانی دەکەن و گرنگە بۆیانیان هەتا من چەند جارێک هاتوومەتە ئێرەوە بەتابەت ئەو وەرزانێکەوە وەرزی گەڕانێ و وەرزی لە هەلومەرجی تەندروستی گونجاو هەیە بۆ گەڕان و سەفەر لێرە خەڵکانێکی زۆر تەنانەت لە باشووری عراقی شەواتە لە ناوچەکانی جنوبەوە خەڵکێک دێت بۆ بینینی ئەمە شکەوتەواتە ناوێکە توانم بڵێم ناوی ئەشکەوتی جاسەنە لە فەرهەنگی شوێنەوار و مێژوو کللتوری هەرێمی کوردستان چوەتە دەرەوە لە عێراقیش ناوبانگی هەیە لە ڕۆژهەڵاتی کوردستانیش ناوبانگی ئەشکەوتی جاسەنە هەیە وەکو شوێنەوارێکی مێژووی و گرنگ. ڕۆژنامەی بانگی حەق وەکو ئەزمونێکی سەرەتایی ڕۆژنامەگەری کوردی لە شاخ کاتێکە وەکو زۆربەی حاڵەتەکانی شۆڕشەکانی کورد لە حاڵەتێکی نائاساییایە ڕۆژنامە ئەکاتە کەرەستەیەک بۆ هاوکار و پاڵپشتی سەرکەوتنەکانی شۆڕش. ڕۆژنامەی بانگی حەقکە لە جاسەنە مەلک مەحموود دەری کرد دوایەوەی کە لە شاری سلێمانی وەدەرنا لە سەرەتایی مانگی 1923 چاپخانەیەکی بر لەگەڵ خۆی بۆ ئەشکەوتی جاسەنە ئەو چاپخانەیە و چاپخانە بوو کە لە سلێمانی ڕۆژنامی پێ دەرەکرا لە بەدالەی سلێمانی بۆ ئەو کاتە بەجێیان نێش لەگەڵ خۆیانە بردیانەوە ڕۆژناوی بانگی حەقیان پێ دەرکرد وەکو ڕۆژنامەیەکی فەرمی کە لە قەرارگا یان لە بڵێن پێگەی ڕئیسی شێخ مەحموود بوو کە تاو کاتە لە سنووری شاری سلێمانی و لە سوورداشت و جاسەنای ئەما بوونەوە بۆی پەیامەکانیان بگەن بە خەڵکانی ناوشاری سلێمانی و ئەوانەی کە مەبەستیان بوو. خۆی کە چوونە جاسەنە چاپخانەکەیان بردەوێ یەکەمین شتێکە بە چاپخانەکە کردیان بەیانێک بوو دەریان کرد ناوەڕۆکی بەیانەکەەوە بوو کە دەسەڵاتدارانی بەریتانی یان بەریتانیا ئینگلیزەکان کە لە سلێمانیا بوو درۆیان کرد لەگەڵ شۆڕژگەڕەکانی کورد و لەگەڵ شێخ مەحموود و دەسەڵاتی شێخ مەحموود و بە پێچەوانەی وعدەکانی خۆیان لە 10 خاڵە بەیانێکیان بە چاپخانەکە چاپ کرد و دوای ئەوە لە سەرەتای مانگی سێ هەر یەکەمین ژمارەیان چاپ کرد کە یەکەمین ژمارە لەژێر دروشمی ناشکێ بە تۆپ و بۆمبا سەرفرازە بانگی حەق کە زیاتر مەبەستیانەوە بوو کە ئەو بانگی حەقی پێیانە لە هەر شوێنە بێیانەوێ بیگەێنن. ڕۆژنامەکەەوە قەبارەی 22 بۆ 33 سانتیمەتر دەرچوو لە دوو لاپەڕیانێکاتە 4 لاپەڕەیە بڵاو بوویەوە و نزیکەی 18 ڕێنمایی تیا بڵاو بووبوویەوە کە لەلایەن شێخەوە بە شۆڕژگێڕانی شێخ مەحموود کە لەگەڵ یابوون یان لە شار بەجێما بوون پەیامەکان بگەێنێ و زیاتریش ناوەڕۆکەکە تەرکیزی لەسەر بێبەڵێنی ئینگلیزەکانە کردەوە لەگەڵ ئەوانە. ئەگەر باس لە پێکهاتی ئەم ئەشکەوتە بکەین وەگە بینن ئەشکەوتەکە لە دەستە ڕاستی ئەو دەربەنەیە
کە بڵین لە دامێنی چای پیرەمەگرۆ. ئەشکەوتەکەش شێوەیەکی دەواازەیەکی سێگۆشەی هەیە لە بەرزترین ئەو شوێنیا 9 متر بەرزاواتە لە دەواازەکەیش و لە بەشی ناوەوە دەبینن لێرە زۆر بەرزە لە پانترین شوێنیشە زیاتر لە 7 متر تا بۆ 8 متر پانە بێت لە دەواازەی ئەشکەوتەکە تا بەشی کۆتایی وەک دەبینن زۆر فراوانە 35 متر درێژەواتە وەکو هۆڵێکی گەورەیە بە دوو سێ طبق طبقی یەکەم طبقی دووهەم طبقی سێهەم واتە سێ بەشی جیاوازی هەیە قاتقاتە ئەمەش وای کردووە لە کۆندا زۆر لەبار بێ بۆ مانەوەی باڵێن ژمارەیەکی زۆر خەڵک چونکە 35 متر درێژی هەیە لە سێ بەش پێگاتووە کە هەر بەشێکی توانین بڵین زیاتر لە دەمەترێک درێژی هەیە بە سێ طبقە ئەچێتە تا بەشی کۆتایی ئەشکەوتەکە و گونجاویەکی تی ئەشکەوتەکەش لەوەدا بووە کەمترین قەتر ئاوەکان تکەی ئاوی هەبووە بەتایبەت لەو وەرزەیە کەوا شێخ محمودی حەفید کە پێم وابێ هەر ئەم وەرزەیە کە مانگ بەهارە و لە مانگی سێ هابووە بۆی ئەگەر هەڵە نەبمەوە خۆی ساڵی 1923 لە دوی سێی ساڵی 1923 دێ پێم وابێ بۆ ئەوی بینەرانیش بە هەڵە لێم وەرنەگرن ئەگەر 1922 بزانم بەکارهێنا یەک دوو جارێک خۆی 1923 کە لە سلێمانی دێتە ئێرە لە چاپخانەکەی لە سلێمانی لەگەڵ خۆی دێنێ لە ناو ئەم ئەشکەوتە لە بەشی سەرەوەی ئەشکەوتەکە چاپخانەکە دادەنێ کە دواتر ئینگلیزەکان دێن ئێرە شێخ محمود لێرەوە دەڕوا بۆ پێنجوێن لە ناو ئەم ئەشکەوتەیە چاپخانەکە دەمنەوە لە ساڵی 1923 چاپخانەکە ئەلێرە دەبێت لەم ئەشکەوتەیە ڕۆژنامە دەردەکە خۆی یەکێک لە جیاوازیەکانی ئەم حەدەسە لەوەدایە لەو حاڵەتە سیاسیە ناهەموارەی کەوا شێخ محمودی حەفیدی تێدەکەوێت ئەو بیر لەوە دەکاتەوە کە چاپخانەکە لەگەڵ خۆیان بێت یعنی سیاسیەک لەو قۆناغەیە ساڵی 1923 بیر لەوە بکاتەوە دەنگی شۆڕشەکەی کپ نەکرێت لە ڕێگەی ڕۆژنامەیەکەوە بتوانێت ئەم پەیامانە بگەێنێ بتوانێت دەنگی شۆڕشەکەی بەردەوام بێبینین لە ناو ئەم ئەشکەوتەیە کەوا پێگاتەیەکی زۆر سروشتی جوانی هەیە دیوارەکانی خاوێنن وەروەها هیچ یەکێکی تریش لەو تایبەتمەندیەکانی پێک هاتیە مشکەوتە واتە ڕێگای خروجی نییە دەواازەکە ئەگەر بگریت ئیتر تەواو ئێرە ئەوانەی لە ژوورەوە لە ئەمانان بەتابەت لە حاڵەتی ئاساییەوە گەوەی بێنە سەرەت واتە ڕێگای دەرچوونی نییە بەڵام 35 مترێک درێژە کەم 35 مترش توانم بڵێم سفادەیەکی زۆری هەبووە ئەکرێ بەشێکی زۆر بە تایبەت کاتی تۆپباران چکە ئینگلیزەکان و کاتە فڕۆکەیان هەبووە بە فڕۆکە تۆپبارانی ئەم ناوچەیان کردووە چکە ئێرە ئەم پەناگا شارەزانە بوون بریان لەوە نەکردێتەوە پەناگایەکی بەم گەورەی و بەم فراوانیە لەم دۆڵەیە هەبێت بە تایبەت لە سەرەتای دۆڵەکەیە لە کاتی تۆپبارانەکان ئاگە تەواوی هاوڕێ و ستافەکەی شێخ محمودی حەفیدیش لەم شوێنە بوونایە هێشتا هەر شوێن دەبێتەوە چکە 35 متر بە درێژایی هەیە و هەروەها دەبینن زۆر پانە لە 8 متر بۆ 7 متر تا 9 متر دەڕوا و بەرزیەکەشی هەنێک دەڵێن 9 متر بەڵام بەڕاستی ئەتوانم بڵێم لە بەشی ناوە زیاتر لە دەواازەکە فراوانترەوەتە کە دێ ناوە زیاتر لە 9 متریش تا 10 متریش بەرزایی هەیە یەکێکی تریش لە تایبەتمەندی و پێک هاتی ئەم ئەشکەوتە گونجاو بوو لەبەر گەورەی و فراوانیەکەی بێگومان دەزانین ڕەنگەمانەوە لە ئەشکەوتا زۆر ئاسان نەبێ ڕەنگە لەبەر بچووکی شوێنەکە تاریک بێ یاوە خۆت داگیستانی هەر شەمعێک هەر ئاگرێک هەر ڕۆناکەرەوەیەک ئەو نێتە ئەشکەوتەکە وا لێ بکە قورس بێمانەوە تایدا یاخۆت شەو تا بەیانیمانەوە لە ناویا بەڵام فراوانی ئەمەشکەوتەوە دەواازەیەکی زۆر گەورەی هێوای کردووە گونجاو بێ بۆمانەوە ئێمە پێشتر باسمان کرد کەوا ئەم ئەشکەوتە لە ڕووی مێژوویەوە بەدەست دروست نەکراوە جێگەدەستی مرۆڤی پێوە دیار نییە بەڵام ژیانی مرۆڤی تێدا بووە ئەمە ژوای کردووە کەوا ئەمەشکەوتە زۆر گونجاو بێ وەگە بینین زۆر فراوانە ئەمە لە ڕووی پێک هاتەوە دوجار ژمارە دووی کە چاپ نەکرا بەڵام ئیشیان لەسەر کرد و بابەتیشی تیا بوو دیسانەوە تەرکیزی لەسەر و بابەتانە و کۆمەڵێک ڕێنمایی کردبوویەوە تەبعاً ژمارە دوو چاپ نەکرا و لەوێ مایەوە ژمارە سێیان هەر بەو چاپخانەیە و لە جاسەنە بڵاو کردەوە ژمارەکان وەکو دەوری نەبوو بڵێن ئەوەندە ڕۆژ لەبەرەوە پەیامەکانیان ئەویست زوو بە خێرایی بگاتە شوێنەکان لە مودەیەکی کەمە ئەم سێ ژمارەیان کار لەسەر کرد و بڵاویان کردەوە و چاپخانەکەشیان لابوو زوو ئیشەکانیان نەکرد بەڵام دیار بوو بە هۆی هێرشی ئاسمانی و زەمینی ئینگلیزەکان نەیانتوانی شۆڕژگێڕەکان و شێخ محمودیش لەنێو ئەشکەوتەکەیان بمێننەوە و بەرەو پێنجوێن و پیر و ئەوانە
هەڵهاتن و ڕۆشتن دوجار بەریتانیەکان کە هاتن یەکێک لە سەربازەکان ئەوەی کە سەرکردایەتی جەنگەکەی بەریتانیا کرد ڕۆژنامەکانی لەوێ کۆ کردە و لای خۆی هێشتەوە دوای مودەیەک لە لێکۆڵینەوەیەکە باسی گرنگی ڕۆژنامەکانیان کرد دیارە لە مێژووی کورد و لە مێژووی ڕۆژنامەگەری کوردیشە زۆر باس لە گرنگی ئەم ڕۆژنامەیە کراوە وەکو کە کەمال مەسەر باسێکە ئەڵێ بردننی چاپخانەکە بۆ جاسەنە لەلایەن شێخ مەحموود و شۆڕژگێڕانەوە مانایەکی گرنگ ئەبەخشێ بە بەها و گرنگی ڕۆژنامەگەری لای کوردەکان لە هەموو سەردەم و ساتێکە تەنانەت لە ساتێکە کە خۆیان زۆر ئەوکو بڵێ لە ڕووی ئاسایش و ئەمنیەتەوە چەسپاو نییە بارودۆخیان و لە جەنگان ئەوان گرنگی و بەهای ئەویان بە چاپخانەیەکدا بوو کە بیبن لەگەڵ خۆیان ڕۆژنامەی پێ دەرکەن بۆیە ڕۆژنامەی بانگی حاق ئەگەریش نەیتوانی بێ هەموو پەیامەکانی بگەێنێ یان نەیتوانی بێ درێژە بە کاری خۆی بدا بەڵام مانایەکی تاوی لە مێژووی کوردی ڕۆژنامەگەری کوردیە بەخشی کە شۆڕژگێڕانی کورد و خەباتی کوردی لە هاوکات بە پاڵپشتی کاری ڕۆژنامەگەری و پەردان بە کاری ڕۆژنامەگەری توانیوەتی خەباتی خۆی بکە دیارە ئەمە یەکێک لە ئەزمونونەکانی خەباتی شاخە لە ڕۆژنامەگەری کوردیا کە دوایەوەش چەندین ئەزمموی تر هاتن و توانیویانە ڕۆڵی خۆی لەم کارەیە ببینێەوە تەنها لە ڕۆژنامەشانەوەستایەوە دوجار رادیۆش پشتیوانی شۆڕشەکانی کورد و تەلەڤیزیۆن پشتیوانی شۆڕشەکانی کورد و هەموو ڕێکارە میدیاکانی ترتوانیان پشتیوان بێ بەڵام وەکوتم کەمال مەزەر ئەڵێ من نیشانەیەکی تەواو دیارە لە مێژووی کووردا کە بەها و گرنگی ڕۆژنامەگەری کوردی لە شۆڕشەکانی کوردستاندا پیشان. بەڵێ ئایزان وەگەزانن نزیک بە سەدەیەک بەر لە ئێستەی تەمەن کاتێک شێخ مەحموود لە ساڵی 1923 لەبەر هێرشی بۆمبارانی ئینگلیزەکان سلێمانی بەجێ دێڵێ و دێتە ناوچەی سوورداش و لە ئەشکەوتی جاسەنە نیشتەجێ دەبێ و لێرە ڕۆژنامەیەک دەردەکا کە دەبێتە زمان حاڵی شۆڕشەکەی شێخ و ئەشکەوتی جاسەنە و ناوچەی سوورداش ئەوەندەی تر مێژووی پرشنگدار دەبێت و دەبێتە جێوارێکی مێژوویی و یەکێکی تر لە زەنجیرەکانی مێژووی نیشتیمانمان ئەتوانین بڵین پاشەوەی کەوا شێخ مەحموودی حەفید و دار و دەستەکەی هاتنە ئێرە ئەشکەوتی جاسەنە وەکو شوێنەوارێکی مێژووی ناوی لە مێژوودا بەجێ ماوە و هەمیشەش هەر بە زیندویی دەمێنێتەوە منیش لێرەیە پرۆگرامی ئەم جارەی جێوار بۆ کۆتا دێن بوو لای ئەم تافگە جوانەی کەوا لە ئاوی بەهارانەوە و بە کەنار بەردەم ئەشکەوتی جاسەنەیە دەبێ پرۆگرامی جێوار بە کۆتا دێن و ئێوە بەجێ دێڵن هەر شاد بن.